پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی کۆچی کرد بۆ مەدینە؟ لە پێناو پاراستنی عەقیدە و بیر و باوەڕێ کۆچی کرد بۆ ئەوەی من نەدا بۆ سەرانی قوڕەیش و کافرەکانی قوڕەیش کەوا لە ژێر زەبر و زەنگە کەوا موسڵمانانیان شەهیدە کرد شوێنێکی هەڵبژار کە شاری مەدینەیە کە خۆی دەستی لە دروستکردنیان هەیە. ئینسانی موسڵمان شەبێ داوا بێت لەسەر بیر و باوەڕەکەی بمێنێتەوە، تەنەزول نەکات بۆ دەسەڵات، بۆ پارە، بۆ ئافرەت، بۆ مەتاعێکی کەمی دنیا تەنەزول نەکات، چونکە ماوەڕا ئەوە جەهەنەمێک چاوەڕێمانە پەنا بەخوای گەورە کەوا ئینسان بەس لە نزیکیە پێسەی دەموچاوی لێ بێتەوە. خوای گەورە فەرمێت: إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله والله غفور رحيم. أو كساني إيمانيان بخوايا پاشان هیجرەتیان کردووە لە مەککەوە بۆ مەدینە و جیهادیان کردووە لەگەڵ کافرەکانە، ئەمانە چاوەڕوانی ڕەحمەتی خوان بە تەئکید خوای پەروەردگاریان خۆشە بێت. ئەگەر گەنجێکی ڕێگایەکی دینداریت هەڵبژاردووە دوور لە هەموو دەمارگیری و حزبایەتیەک بمێنەرەوە لەسەر ئەو عەقیدە و بیر و باوەڕەت تەنەزول بۆ هیچ عەبدێکی خوا مەکە، بۆ هیچ پارەیەک، بۆ هیچ دەسەڵات و مەنسەبێک ئیمانەکەت مەدۆڕێنە، چونکە تامی ئیمان هەموو کەسێک نایچێژێت. مصعبی کوڕی عومەیر ڕەزای خوای لێبێت سەحابەیەکە گەنجێکە لە مەدینە هیچ ڕۆژێک نییە عەتری دووبارە بێتەوە، جلی دووبارە بێتەوە. ئیمانی هێنا دایکی لە ماڵ دەری کرد، وتی وەڵڵاهی نایێتەوە بەم ماڵە هەتا کافر نەبی بە موحەممەد صلی الله عليه وسلم، وتی وەڵڵاهی ئەو ئیمانم هەروە بە ئاسانی دەست نەکەوتووە. کە وەفات ئەکات کفنەکە ئەوەنە نییە گەر سەری داپۆشن خاچی بە دەرەوەیە، قاچی داپۆشن سەری بە دەرەوەیە. تیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی لێ بکەی؟ فەرمی سەری داپۆشن، بە گیایەکە لە مەدینە هەبوو فەرمی قاچی داپۆشن. ئینسان کە ئیماندار بوو بەشێکی زۆری دنیا لەدەست ئەدات، چونکە لە کۆنە وتراوە من طلب العلم ئەفلەس، هەر کەسێ بە دوای عیلما ڕابکات مفلیسە بێت، دنیای دەست ناکەوێت، بەڵام پاداشتی قیامەتی زۆرە. ئەو ئافرەتانەی کەوا عابان کەوا نیقابن بمێننەوە لەسەرەوە تا نەو تەشەری منافقەکان و دوژمنانی ئەم ئیسلامە زەرەرتان لێ نەدات و زەرەریشتان لێ نادات. ئەوە جلی ڕێز و حورمەتە، جلی شکۆیە. فەلا یؤذەین، کەس زەرەرتان لێ نادا و کەس ئازارتان نادا بمێننەوە. قسەیەکی زۆر جوانە، ئەڵێ من نیقابم کردووە ئەو تەنگە نەفەس بووە، چۆن نەتوانێت خۆ لە کۆرۆناکە دەرکە و خەڵکە توانێ بەڵێ سەردەمی داپۆشێت، خۆ تۆ پیاویت، خۆ تۆ نیقاب ناکەی، پێت خۆش بێ خێزانەکەت ئابا بێ، پێی بڵێ هەموو قاچ و قول و سمت و سەر و سنگی هەمووی بە دەرەوەیە، بۆ پێی ناڵێ. ئەو بەڕاستیەکەی شەرمەزاریە بۆ هەر کەسێک لە ئێمە خێزانەکانمان ئاوا بێ، عەلە لەقەل پێی بڵێ جیلبابێک لەبەر بکە، خۆ بە پیاو بزانە کە ڕۆیتە بازاڕەکانەوە باخەڵ تەماشای ژنەکەت نەکە، تەماشای کچەکەت نەکە، بمێنەرەوە چۆن حیجاب، چۆن نوێژ فەرزاوە حیجاب فەرزە. خواتە مندا لە جومەکانی داهاتووە دێنە سەر ئەو باسانە، نابێت تۆ تەنها نوێژەکەت قبوڵ بێ و لەچکێک بدەیتە سەر تا کاتی نوێژەکانت. ئافرەتێکی وت مەلاکان ئەڵێن هەر ئافرەتێک سەر و سنگی ڕوود بێت چێتە جەهەنەم، بەڵێ ئەوە خۆ قسەی ئێمە نییە، بەڵێ وەڵا هەر ئافرەتێک ڕوود بێت پێنج فەرزەش نوێژ بکات و پانتۆڵ و سرێت بکاتە پێی ئەچێتە جەهەنەمی خوای پەروەردگارەوە. ئەوە بانگی محەممەد صلی الله عليه وسلم بە ئاشکرا خۆشە. ئەی پێیان بڵێ لەگەڵ ئێمە دێن بۆ بەهەشت، لەگەڵ سەحابەکان ئاچنە بەهەشتەوە، نەخێر بۆ خۆت داناپۆشیت، بمێنەرەوە لەسەر عەقیدە و بیر و باوەڕەکەت تەنەزول مەکە. وتیان وەرە کوفرێ بکەت تواناتێ نەیکەی مەیکە، لە پێناوی چیایکەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕۆی بۆ مەدینە شتی پێیە، چی پێیە؟ ئیمانی پێیە، ئیسلامەتی پێیە، تەقوای پێیە، ڕێخستنی عایلەکانی پێیە. ئێمەش ئەگەر خۆمان بە شوێنکەوتەیەوە زانی نەبێت بەڕاستی ئاوا بین، دروستکەری کۆمەلگا بین، نابێت لەو گەنجە سەر لێ شێواوانە بین کە تەنها تەقینەوە و تۆقاندن و تەکفیر و ئەومان پێبێت. سە گەنجی وایە سەر لێ شێواوە، نە عیلمی پێیە، نوێژەکانی بە جەماعەت ناکات، وەکو کەلاک و
لاشەیەکی تۆپی و خەوتۆ لە نوێژی بەیانیانە فلان کافرە فلان کافرە تۆ جارێ عیلمەکەت ئیمانەکەت پەروەردە بکە خەڵک ئەگەر دڵسۆزی کۆمەلگای خۆی بۆ هەوڵەدا بیگۆڕێ نەک لێ ڕابکات و لە دوورەوە تفەنگی پێوە برێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بە مەدینە کردیانی بەبرا المهاجرین والأنصار پاشان ڕێی بازاری پیشانەدان پاشانەی وت کێ ماڵی زیادەی هەیە بیدا بە براکەی لەناو هەموو سەحابەکانە شتیوا دەگمەن بووە کەسێک ژنی بۆ براکەی تەلاق دابێ وت براکەم وەرە دووش خێزانم هەیە سەیری بکە کامیانت بەدڵە بۆ تەلاق دەم. ئەمە زانانە فەرمون على سبیل المثال وەکو نمونە هێنراوە توێنە زۆر دەگمەنە سەحابەی ژنێکی تەلاق داوێ تریە نابێتی حتا وتێتی وەرە لەگەڵ ماڵەکەمان بەشدار بە وتێتی نایم ڕێگای بازارم پیشام دەخۆمە چم کاسپیەکە